بەناوی خودای گەورە میهرەبان بینەران و بیسەران سڵاوی خۆی گەورەتان لێبێت لە پۆدکاستی پەیام لەگەڵتان دەبین. ئەم پۆدکاستە زنجیرێک بەرنامەی زۆر دەبێت بەردەوامی دەدەین ئینشاءالله بە بەرنامەکە هەر جارە و کەساتیەک میوانی بەرنامەکەمان دەبێت لە یەکەم ئەڵقەیەم پۆدکاستەشدا زۆر بەڕێز مامۆستا عومەر گوڵپی میوانمانە. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس. چۆنە حاڵە باشە؟ تەندروستی چۆنە؟ سپاس بۆ خۆی گەورە. لەگەڵی شوکارە؟ وەڵا هەر خەریکین. خەریکی چی ڕۆژانە بە چیەوە خەریکی ئێستا؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ بەڕێزت کاگرامیار پیرۆزبای ئەم بەرنامەیەشت لێ یەکەم کە زۆر سپاس. ئەمەشان کردارکی جەنابەت. سپاس دەکەم. سەرکەوتو بیاخوا. سەلامەت بیاخوا. ئەلبەت بەرنامەکە دیارە تازەیە و بە ئوسلوبی پۆدکاستە و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هەم بەڕێست و هەم ئەوانەی کە لە پشت ئەم بەرنامەیان. وەڵا من ئەرکێکی فەرمی دیاریکراوم نییە. خۆتەزانی لە دوای خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە لە مانگی 11 2022 کۆتایی هات، بەڵام ئیتر بە کاروباری ژیان و ڕۆشنبیری و خوێندنەوە نووسین و جاروباری دیفاع لە خەڵک و متابعی ئەو ئیشانی ڕابردوو دوێنە ناپێرە کۆنگرێکی ڕۆژنامەوانیمان هەبوو بەڕێز دەزانی کە ئەنجامی 4 سکاڵا کە 2 ساڵ لەمەوە پێش تۆمارمان کردبوو لەسەر پەیوەندیدار بە ژیان و خزمەتگوزاری خەڵکەوە بۆ نمونە تەندروستی و دۆخی موچە و دواکەوتنی موچە، کۆنەکردنەوەی خۆڵ و خاشاک لە بازاڕەکان و ماڵان لەگەڵ دۆخی ڕێگاوبانەکان کە پرۆژەکانی ڕێگاوبان جەناب دەزانی و هەموو هاوڵاتێکی لە سنووری پارێزگای سلێمانی ئەزانێ کە لە چ دۆخێکی خراپان مەسەلەن هێندە پرۆژە وەک لە کۆنگرەکە ژوتمان بوونەتە شێرپەنجەی پرۆژە. ڕاست. یعنی ڕێگەی کەلار دەربەنی خان زەڕاینەمە هەم ڕێگەیەکی پڕمەترسیە. ئەو هەموو حادیسەی لێ ڕووداوی زۆر قوربانی زۆر، ینی هیچ هەفتەیە نییە تێپەڕێ ئێمە قوربانیەکی دڵتەزیێنمان لەو ڕێگەیە گوێ لێ نەبێ. بە پێی هەندێک ئامار کە فەرمینین بەس خەڵکی گەرمیان بیستومە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە باز لە 700 قوربانیەکەن هەم بە مردن و هەم بە بریندار لەو ڕێگەیە. بەس لەو ڕێگەیە بەڵە اینجا ڕێگەی بۆ نمونە 4 قڕنە دوکان ڕێگەی چەند کیلۆمەترێکی زۆر کەمیشە ئەوەی باشماخ خاڵی خۆی باشماخ پارە پێیاکە کەچی ئەو هەموو ئۆتۆمبیلەی لەوێەوە هاتوچەوەکان باڵگرتانکرد هیچ نەبێ ڕێگەیەکی وات چاک ناگەن بۆی خەڵک کە لەوێەوە چێ سەلامت بێ دڵنیا بێت تەپوتۆز و خۆڵ نەبێ قڕ و چڵپاو نەبێ. ئێمەشەوە ماوەسەوانە چەند ساڵ هەر لەوە ئەو پرۆژانە 2011 و 2013 پاری بۆ تەرخان کراوە ئەیانە 2000 پارەی بۆ تەرخان کراوە پارەکە خەرج ناکرێ. اینجا من هەر لە کۆنگرەکەش باسم کرد لە 2022 حکوومەتی هەرێم بە حساب بەڵێ 600 میلیارد دینارمان تەرخان کرد بۆ ڕێگاوبان بۆ پرۆژەکانی وەبەرهێنان بە شێوەیەکی گشتی بەشێکیان ڕێگاوبانن. لەو 600 میلیارد دینارە 300 میلیاری نزیکەی 300 میلیاری بۆ سلێمانی هەڵەبجە گەرمیان ڕاپەڕینە. 300 میلیارد دینار ئەگەر ئەو پارەیە بالفعل خەرج بکرایە لە 2022-23 ئێستا و کێشانە نەمابوو بەس بۆی تەرخان کراوە، یعنی خەرج نەکراوە. بەنمونە پارەکەی بۆ تەرخان کراوە وتیان ئەم پرۆژەیە بۆ هەڵەبجە دەرچووە بەڕێ ئەوانە ئەمە وەکو فیاڵێکی جوایە حکومە دەیکا، ینی لە ڕاگەیاندن و پرۆژە و ئیعلان وانە کاکە ئەو پرۆژە تەواوکەین و ئەو پارەمان تەرخان کردو، بەڵام کاتێ ئەو کۆمپانیانی گرێبەستیان لەگەڵ حکومەت هەیە ئەچنە بانک وڵا سێرەکە پارەیتیانە یاخود بۆ نمونە هەفتەی چەند میلیۆن دینارێکی کەمیان بۆ سەرفەکەن. تەبان پرۆژەی گەورەش ئابۆ جۆرە تەواو نابێ. مەسەن پرۆژەی ئەو ڕێگای کەلار دەربەنی خانوازان پێویستی بە 6 میلیارد دینارە. زۆر نییە خۆی مەبلەغەکە لە ئاسی داهاتی کوردستانە، بەس کە تۆ خەرجی نەکەی کۆمپانیاش ناتوانێت بە میلیۆن ویشەکە تەواوکە. ڕاستە ئەمە بە میشانەشەوە سەرقاڵەوی. ڕاستە، ینی لە دوای ئەوەی کە پەرلەمان ئێوە تەواو کشانەوەکو کۆمەڵی دادگەری خەریکی نووسینی خەریکی متابعکردنی شێزانە بەردەوام پێیجەکەوە بەدەدا چوونەکەی کۆنگرێت دانەبڕاوی لە هەموو ئەوانە نەخێر. بۆچی ئەوە هەر بەردەوامە بی، ینی وەکو بە مەسئولیت و ئەرکی سەرشانی خۆت ێزانیان؟ وڵای خۆی کە ڕامیارگیان کاری پەرلەمانتاری بۆ ماوەی 4 ساڵە، واتە لە یەکەم ڕۆژ دەست پێکات تا کۆتاییەکەی خۆلی پەرلەمانی 4 ساڵە لە هەرێمی کوردستان وایە هێندە وڵات 5 ساڵە. پەرلەمانتار لە ماوەی ئەو 4 ساڵە بەپێی یاسا بەپێی سوێندەکەی خواردوەتی بەپێی مەسئولیەتی قانونی بەرپرسیارە لە بەرامبەر بە ئەرکە فەرمیەکەی. لە دوای 4 ساڵەکەەوە هیچ ئەرکویلتیزامێکی نامێنێ، بەڵام ڕاستی ئێمە خۆمان بە پابندیەکی گەورەمان بە ئەخلاقیان پابندیەکی ئەخلاقی
بەرامبەر بە میلەتەکەمان ویژدانی کۆنگرەکەش باس کردمەوە بەڵە وەکو هاوڵاتیەک یعنی کاگڕامیار من ماڵم لە گەڕێکی برای محەممەدە لە سلێمانی خەڵک کارەبای نابێ منیش نامبێ خەڵک مەسەلەن بەردەرگاکەی ئۆتۆمبیلی خۆڵ و خاشاک پاکی نەکاتەوە منیش نیمە خەڵک کارەبای ئاوی نابێ منیش نیمە یعنی ئێسم هاوینە بۆ نمونە نزیکەی 20 جارە هەم کڕیوە لە ناو شاری سلێمانیە ئاو زۆرە لە دەوروبەری ئاو زۆرە کەچی تۆ هێندە پرۆژەت نەبێ خەڵکی سلێمانی ناچار بێ بە هاوینە ئاو بکڕێ اینجا ئەمان سلێمانیش مامەسەوەکوەوەی هەولێری تقریبان لە هاتووار ئەم ساڵ نزیکەی 4 بۆ 5 جار پرۆژەی ئاوی دوکان سلێمانی پرۆژەی ئاوی دوو وەستا شکا بۆریەکان ینی بەردەوام چاکرێنەوە نازانم کێشەکەوەیە بە کوالیتی با چاک ناکرێنەوە ئەم بۆریانە پێویستیان بۆیە بگۆڕن یان ئێستا سلێمانی ئەم ساڵ نزیکەی 4 بۆ 5 جار بێ ئاو بووە ینی زۆربەی گەڕانە زۆربەی گەڕەکان بێ ئاو بوون کاگرامیان خۆی ئەبێ یەکەم ئەو ئەبێ 24 ساعتی بێ واتە ئەو پرۆژانەی کە دروستەکرێنە بێ استراتیجی بن ئەبێ ئەو شارانەی کە پرۆژەکانیان بۆ ئەکرێت تێر ئاو بکرێن لە بنەمایە ئەم پرۆژانە پرۆژەی ناعیلاجی و ناچاری و دواکەوتون ئەمە طبعاً خەڵک لەمە بەڕاستی تێ ناگا ئێستا بۆ ئاو 24 ساعتی نییە حکوومەت بەڵێنیشی نەداوتی ئەگەر ئەو ساعتە ببەستن لە بۆری ماڵان ئەیتر ئەوا بێتە 24 ساعت یەکێک لەگەڵ ڕێزمە قسە ناڕاستەکانیان ئەوە بوو خەڵک هەموو پابند بوو ساعتەکەشی بە ساعتی ئەو ئاویش نەبوو 24 ساعت بۆ چونکە لە ئەسڵا کەمە لە ئەسڵا ئەو پرۆژەی کە هەیە ناتوانێت ئاوی 24 ساعتی بۆ سلێمانی دابینکە تۆ بۆ ئەوی ئاوی 24 ساعتی دابینکەی لانی کەم ڕۆژ ناڕۆژە دابینکەی لانی کەم 2 ڕۆژ جارێ دابینکەی ئەبێ پرۆژەی گەورەی استراتیجیت هەبێ ئەبێ تەخمینی پێداویستی خەڵکی پارێزگای ناو شاری سلێمانی بکەی چ پرۆژەیەکێوێ بەو قەبارەیە پارەی ئەم وڵاتە بۆ ئەوە خەرجکەی خۆی کێشەی ئەمە لەگەڵ لایەنەکانی دەسەڵات ئەمەیە ئەڵین کاکە ئەم وڵاتە پارەی تایە لە نەوتەوە لە گومرگەوە لە بازەوە لە ڕسوماتەوە لە بەغداوە پارەیەن ئەم پارانە مەبەن بۆ خۆتان کاکە لانی کەم لە ساهشتای بۆ خەڵک سەرفکەنەوە طبعاً لە بابەتی قانونی و یاسایی و دەستپاکیە لانی کەمیتیان نییە هەبێ لە 100% پارەی میلەت بۆ میلەت بێ بەڵام ئەمانەوە ناکەن بۆیە مەسەن سلێمانی بێ ئاوە هەولێر بێ ئاوە شارەکانی تر دەربەنی خان ئاوێکی پیسیە چەمچەماڵ بێ ئاوە ئاکرێ بێ ئاوە زۆر شوێنی کەش ئەمە کێشەیەکی گەورەیە مەگە شوێنێکی تری وەکو خوا کرد ئاوی خۆی هەبێ بۆ نمونە خورماڵ شارۆچکەی خورماڵ لە زەڵمەوە ئاوەرەگرێ هەر خۆی ئاوەکە هەیە پاکیشە سازگاریشە لە شاخیشە ئێتە خوارەوە یعنی ئیجازەتێکی یعنی تەنها شوێنێکی وەکو خورماڵ کێشەی ئاوی نییە حکوومەتی پێویست نییە لەم بابەتە تێچوویەکی زۆریشی ناوی هیچ تێچوویەکی نییە هەر یەکسەر ئاوەکە یەکسەر ڕاستەخۆ بۆ ماڵان بەڵام شارێکی کو سلێمانی میلیۆنە هاوڵاتی تیاژێ بێ پرۆژەی استراتیجی هەبن ئەبێ پارەی بۆ تەرخان بکرێ یعنی بۆیە مەسەلەن ئەبێ لە هەرچی پرۆژەشا هەیە یەدەک هەبێ کاگرامیە نابێت تۆ هەموو خزمەت گوزاریەکە بۆستێتە سەر ئەو پرۆژەیە پەکیکە و کێشەی بۆ دروست بووی تر خەڵکەکە هەمووی پەکی بکەوە ئەبێ یەدەک هەبێ بۆ نمونە ئێستا ڕاکێشانی هێڵی دووەم و سێەم و چوارەمی ئاویش بۆ سلێمانی زەرورە پێویستە بۆ ئەوی خەڵک کێشەی ئاوی نەمێنێت جا مامە لە چیەوە هاتین لەوە هاتین کە من وەکو هاوڵاتیەک بەردەوامی لە بەدەدا بێزگەلەوەی وەکو پابندیەکی ئەخلاقی بەرامبەر بە خەڵکی کوردستان وەکو هاوڵاتێکیش هەمان ئەو کێشەکاری پەرلەمانتاریەکەیت تقریبا هەروایە بەڵام هەر بەردەوامی لە چوارچێوەی یاسایانی ڕاستە مۆسا بڕوانامە چیت پێتەواو کردووە من سپاس بۆ خوا لە 2023 بە کالۆرەسم خوێند لە کۆلێجی کارگێڕۆی ئاوری بەشی ئامار زانکۆی سلێمانی بەشی ئامارێتەوە بەڵام لە 2014 بۆیە راپۆرتەکانەکەی ئاماریتیە زانیاریتیە ڕقەمیتیە ئەرەوەڵا ئەوە سەرۆکاریم لەگەڵ ڕقەمان زۆرە یەکێک لە هۆکارەکان بزەبت وایە کە من ئامارم خوێندووە لە چەند تاوەڵ کردووە 2023 طبعا دامەزرام یەکسەر بە مامۆسای بیرکاری ئەوە هەر مامەڵەکردن لە سلێمانی لە هەڵەبجەی شەید بەڵا 2 ساڵ لە هەڵەبجەی شەید دوایی 6 ساڵ لە هەڵەبجەی تازە دوای ئەوە زەڕاین دوای ئەوە هاتمەوە سلێمانی لە 2014 ماستەرم خوێند لە بەڕێوەبردن لە وڵاتی لوبنان زانکۆی جینان سپاس بۆخوا بە هەر لە بەشی ئاماری تاوا کردوانە لە خۆی کۆلێجی کارگێڕۆی ئابووری 4 بەشی تایە ئابووریە کارگێڕیە ژمێریاریە لەگەڵ ئامارە ئەم چوارە تقریبا نزیکن لە یەک و تەکمیلە یەکیشەکەن من کە ئامارم لە بەکالۆرس خوێند هەر لە ماستەریشم لە ئامار درێژە پێنەدا گۆڕیم تۆزە گۆڕیم لە 150 لە 140 بۆ زانستی بەڕێوەبردن طبعا بڕوانامەکەش ئەکادیمیە و لێرەش پەسەند کرا و دوایش
وەکو بڕوانامێکی علمی با بڵێن مامەڵەی لەگەڵ کراوە بە فەرمی و بەحسەکەشمان لەخوا بەزیاوێ بەحسێکی زۆر تێر و تەسەر و دەوڵەمەندە تەنانەت کاسێت سیمینارەکەمان کرد لە زانکۆی سەلاحەدین ئەو پرۆفیسۆرە بە ڕێزانی لەوێ دانیشت بوون وتیان وەڵا ئەگەر ئێمە باشترین بەحسەکانی زانکۆی سەلاحەدین تەنها وەکو ئەوی تۆوان یەکەم بۆیانە بە 86 هێنا دوای ئەوەش 2 ساڵ لە زانکۆی سلێمانی و پۆلیتەکنیک و گەشە پێدان دەرسمتەوە دوای ئەوە بوومە بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵی ویستم بڵێم چۆم بوویتە بەڕێوەبەری گەشەبێدان و کۆمەڵاتی سلێمانی چاودێری کۆمەڵاتی سلێمانی لە ئەنجامی هەڵبژاردنەکانی 2014 هی ئەنجومەنی پارێزگای سلێمانی طبعاً کۆمەڵ یەکێک لە لیستە سەرکەوتووەکان بوو حکوومەتی خۆجێیی لە سنووری پارێزگای سلێمانی پێک هات لەوێ ئێمە یەکێک لە پشکەکانی کۆمەڵ بەڕێوەبەراتی گشتی بوو طبعاً خۆتەزانی لە ساڵی ڕابردووە کۆمەڵ لە هەموو پۆستەکانیش کشایەوە وەکو هەڵوێستێک لە بەرامبەر بە دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەگەنا لە ڕاستیە ئەگەر کادری باش و بەتوانە هەبن لە پۆستێکە ئیشکەن خۆی پۆست بوون عیب نییە گەندەڵ بوون عیبەکەڕامیە ڕاستە ینی لە وڵاتە ئێستا خەڵک زۆر جار ڕخناگرێت لە وەزیر بوون عیبەتیان نییە وەزیر بوون ئەسڵان دەرفەتێکە بۆ خزمەتکردن بەڕێوەبەری گشتی دەرفەتێکە بەڕێوەبەریت بەرپرسی هۆبیت بەڕێوەبەری قوتابخانەیەکی پۆستێکی تازە بوو مامۆستا تۆزێ قورس نەبوو بۆ تۆ ینی لەگەڵ شکار و ینی تەخەسوسەکە و ینی خوێندنەکەی توە ینی پسپۆڕەکەی توایەکی ناگرێتەوە تۆزێ خۆی ئاستەکانی کاریگەڕی لە ئاستی خوارەوە دەست پێکە بۆ ناوەند بۆ باڵا لە باڵاکە لە ئاستی وەزارەتایە ناوەند بەڕێوەبەراتی گشتیەکان خوارەوە ئاستە نزمەکەیە ئاستی فەرمانگەکان و بەش و هۆبەکانە ئەو کەسەی کە ئەچێت لە یەکێک لەو پۆستانە بەڕێوە بە پێویستی بە 2 زانست و 2 بوار هەیە یەک اختصاص پسپۆڕی ئەو پۆستە دووەم پسپۆڕی بەڕێوە بردن یعنی تۆ لە خوارەوە ئەبێ پسپۆڕەکەت زۆر ورد و دقیق بێ وردە سەرەکەوی زۆر پێویستت بە پسپۆڕی ورد نییە نیوە بە نیوە تاگەیتە وەزیر یعنی وەزیر بۆ نمونە وەزیری تەندروستی پێویست ناکا پزیشکێکی باش بێ پێویستەکە وەزیرێکی باش بێ سیاسیەکی باش بێ ئیداریەکی باش بێ لە هەر هەمووشی گرنگتر ئینسانێکی دەستپاک بێ بۆی وەزارەتەکەی پێشخا بۆ نمونە لە وەزارەتی شارەوانی مەرج نییە ینی تۆ مهندسبی وەزیری شارەوانی بەڵام مەرجە ئیداریەکی باشبی مەرجە سیاسیەکی باشبی مەرجە قائیدێکی باشبی چکە وەزارەتەکەی لە بەڕێوەبەراتی گشتی چاودێری گەشتپێدانی کۆمەڵایەتی سلێمانی دوو بوار گرنگە یەک بەڕێوەبردنەکە چکە خۆی ئیدارەدانە ئیدارەدانی بەڕێوەبەراتێکی گشتی کە بەڕێوەبەراتی هەیە نزیکەی 2,000 فەرمانبەری هەیە مامەڵە لەگەڵ چین و توێژە زۆرەکانەکە مناڵان و بەساڵات چوان و ژنان و پەکەوتە ژنانی ڕەشە لێکرا و هەموو ئەوانە خێزان و ئەوانە لەگەڵەوەشا پسپۆڕیەکی یەکە کاری کۆمەڵایەتیە ئەلبەت من کاری کۆمەڵایەتی وەکو پسپۆڕی نەخوێندوو بنە ئاگاشم لێ بوو بەڵام سپاس بۆخوا هەر زۆر بە زووهی خۆم لەگەڵ بارودۆخەکە گونجاوەکە ڕاهێنا والحەمدولله پێنج ساڵی زۆر باش و زۆر جیاوازمان پێشکەش کرد لەو بەڕێوەبەراتی مامۆستا لە بەڕێوەبەراتیەکە بە نمونە چی شتێکی زۆر قورس بوو نیگەرانی کردی مەسەڵ من ئێستا هاتینە خانێ بە ساڵات چوان بنمونە زۆر ینی خەڵکێک دەبینی زۆر بێتاقەت بوو بەڵام تۆمە بینی ینی لەگەڵ یانە دڵیان پێت خۆش بوو ینی ئەوە نەبوو بڵێن لەگەڵ یانە بووینان تە خوارد تێکەڵیان بووی ئەوان پێویستیان بەچی بوو ینی زۆر جار من خۆم کە ئەچووم بەڕاستی بێتاقەتەوەم بە بینین ئەم دیمەنانە هەندێکیان کە لە خانەواتە دابراون هەندێکیان حەزیان بۆ جەوە نەبوو تۆ ڕۆژانە تۆ لەگەڵ ئەمانەیە تەعامل دەکرد و بەرکەوتنت هەبوو قورس نەبوو ئەمە خۆی بەڕاستی دۆخێکی زۆر سەخت بوو خۆی ئەوانەی کەچنە حکوومەتەوە بە شێوەیەکی گشتی چێژوەرەگرن لەو ئیمتیازەی کە هەیەە بەس بەڕاستی ئێمە نەبوو ئەوە ئەچوین نەبوو ئەوەش ئەچینە هیچ پۆستێکەوە لە داهاتووە بۆ ئەرک و خزمەت چاومان لەوەیە بۆیە ئەو کەسێک کە چاوی لە ئەرک و خزمەتە بەڕاستی چێژ لە هیچ شتێک نبینە پەیوەندی بە ئیمتیازەوە بێ بەتابەت کاتێم قەیرانی دارایی و ئەوانە هەبوو ئەم کێشە و مشکلانە لە کوردستانە ئەو زۆر شت لە سەردەمی بابڵین لەو سەردەما هەر نەمابوو لە فەرمانگەکانە لە ئیمکانیاتی دارایی و ئەوانە ئێمە بە زەحمەتێکی زۆر ئیدارەمانە کرد بەڵام ئەو چین و توێژانە کاتێ بەریانەکەوتین کاتێ خزمەتوانەکەن زۆر ئاسوودە بووین لەگەڵ ئەوەشکە هەمیشە تۆ خەمێکی گەورە ڕووی تێ کردی کاتێکە بینی بە ساڵات چوویەکی پەکەوتە هیچ کەسی نییە چاودێری بکە هیچ مناڵێکی نییە لێ پرسێتەوە یاخود هەیەی و بەهۆی کێشەی کۆمەڵایەتی و لە یەک دوورەکەوتنەوە کاتێ مناڵی بێ سەرپەرشت بۆ نمونە دایک و باوکی دایک کوژراوە باوک لە زیندانە
مناڵەکان کەوتونە تەماڵی مناڵان هێندە مناڵ مەسەلەن هیچ دایک و باوکیان هەر دیار نیە لە بنەمایە ئێستاوانی چۆن ئەمە چیرۆکی زۆر قرسن بەڕاستی ئینسان عزیەتیان ناڕەحەتیان هەمیشە تۆ لە خەم و خەفەتای اینجا بە درێژایی ئەو ماوەیە یعنی من هەستمە کرد هەستم نییە کرد بەڕێوەبەری گەشتیم هەستمە کرد ئەرکێکی خزمەت گوزاری لەسەر شانمە ئەبێ هەمیشە لە بیرم بێ دەی عمر لە بیرێتە مناڵەکان چیت بۆ کردن دەی عمر کێشەکەیت هەلکردێک ئەکارە باکەیان دەی ئاوەکەیان دەی کێشەی ساردی و گەرمیەکەیان ئەی سیارەکەیان چاک بوو ئەی مەکتەبەکەیان چاک بوو ئەی خواردنەکەیان کێشەی نییە یعنی باوەڕتان بێ بە شەویش لە خەتوی لە سەر خەتوی لەگەڵیانە 12 شەو جاری وا بۆ 12 شەو کاگڕامیار چوون بۆ خانەی مناڵان هی ساوایان تەقتەق لە دەرگانداوە بۆی بزانم مناڵەکان لە چ دۆخەکان بەڕاستی بێخەم خەوتون یان نەخۆر بەهۆی نەخۆشیەوە مناڵێک بە ئاگانیە کارمەندی لێیە زین کارمەندەکانی هیچیان پێویست نییە مەسەلەن زۆر جار موچەش نێدرا تۆ بۆی دڵنیابیتەوە لەوەی کارمەندەکەش دڵی پێی خۆش بوو چاودێرێکە توێژەرێکە پاسەوانێکە دڵی پێی خۆشە بوو کاتێ بەڕێوەبەری گشتیە بینی شەشی بەیانە هات بۆ فەرمانگەکەی ئەوسا من دادێک لەوێ ئیشە کرد بن منە سەرپەرشتی مناڵەکان نەکرد ئێستاش هەر بیرم ناچێتەوە ڕۆژێکیان چوین بۆ ئەوێ موچە وەرنەگیرا بوو پێما بێت چەند مانگی موچەی وەرنەگرت و وتی ئەگەر ئەتوانن شتێکمان بۆ بکەن لە خێرخواز بێت حکومت بێ بەڕاستی ئەمە چەند مانگە موچەمان وەرنەگرتووە وتی من لێرم ئێستا سەرپەرشتی مناڵان ناکەم وتی وەڵی لە ماڵەوەش مناڵەکانم ئەوەنە محتاجن دینار لە گیرفانمانە نییە بەس ئەوەی کە بەلام وەجێگەی سەرنج وتی ناتوان ئەم مناڵانە جێبیاڵم بەڵام لەبەری موچەم وەرنەگرتووە وەکو مناڵەکانی خۆم سەیریانەکەم یعنی ئێستا دەکرێت من ئەمانە واز لێ بێنم بچمە بەلای مناڵەکانم کە ئەمانە پێویستیان بە منە یعنی نمونەی خەڵکی دڵسۆزی زۆر تیا بوو ئەویا زۆر ئەمانەی تیا بوو بۆیە ینی ئەو هاوکاریەوە ئەو هەمانگەل لە نێوان تو ئەوانیشە لەوانەیە زۆر کاربندی زۆر دڵسۆز هەبوو هەشە لەوێ بەڕاستی هەم بەرپرس و بەڕێوەبەری چاکەیە لەوێ دڵسۆز خەم خۆرن و ئەمە ئەوان طبعاً چێژ وەرەگرن لە ئەرکەکان لە دەرەوەی یاساژ وەکو ئەرکێکی ئەخلاقی ئاینی سەیریەکەن کە بەڕاستی ئەمە هەر بۆ جۆرە سەیرمانەکردن بەڵێ بەدڵنیاییەوە سەرڕای دۆخی خراپ و دواکەوتی موچە ئەوانە بەڵام هەم ئەو کاتێ من لەوێ بووم هەم دواتریش نهێڵراوە مناڵەکان یعنی بێ چاودێر بن بە ساڵات چۆکان کێشەی گەورەیان بۆ دروستە بێت کێشەمان بۆ دروستە بوو بەس بە زووی هەوڵمانەدا چارەسەریکەین ئەم ئەرکانە بەشی زۆری لە دەرەوەی ئەرکە یاساییەکە بوو یعنی بۆ نمونە هیچ قانونێک نییە من ئیجبارکە بەوەی بەیانی جەژن ساعت حەوت بچم بۆ خانەی بە ساڵات چوان یا بۆ ماڵەکانی مناڵان دڵسۆزیە یعنی تۆ هەستەکەی یعنی ئیمانەکەت ئەخلاقەکەت ویژدانەکەت هێندێ ئەرکرد لێ داواکە بۆیە یعنی زۆر بەلات و اعتیادی مناڵەکانی خۆت بەجێ بێڵی بۆ شوێنێکی لەو جۆرە من ئینشاءالله جەژن لەگەڵیان کردوێتەوە هەموو جەژنێک نەک جەژن هەموو جەژنێکی ڕەمەزان و قوربان بەیانی ساعت حەوت لەوێ بوو بەیانی ساعت لەگەڵ ئەوانە لە جەژن نان و چێشتی جەژن لەگەڵ ئەوانە خواردومە 5 دانە ساڵ ئەوە مامۆستا بۆیە ینی خەڵک زۆرێ بەرمە تا مۆساعمە نەبووە بەڕێبەری گشتی چادەری گەشتپێدانی کۆمەڵانی سلێمانی ئەرکو ڕۆڵی ئەم بەڕێبەراتیە یعنی زۆر ون بوو ون نانەزانی شوێنێکی بەڕێبەراتیەکەیە ئەمەیە اینجا تۆ حرەکەت هەبوو جوڵات هەبوو بنمونە کۆنگرێتە کرد چالاکی میدیاکانە بانگ لەگەڵ میدیاکانە تەنسیقە باش بوو چالاکیتان هەبوو وای کردبووەوە اینجا کە ڕۆشتی ناڕحەت بوون زۆر وڵا زۆر ئەرۆڵا پیان ناخۆش بوو زۆری نەپیان ناخۆش بوو بەڕاستی بەڵامی تر من هەر پێشم لێ نەبڕیون لە دوای ئەوەشەوە دووسێ جارێکتر هەر سرم لێ داونەتەوە بەڵام فەرقی هەیە لە دوای نەمانبەراتی شتی کە چوومە پەرلەمان بەس فەرقی هەیە کە تۆ پابندیەکی یاسایی و قانونی هەبێ اینجا ئەو کەیسانی کە لەوێن کەیسی تریش لە دەرەوە مەسەلەن تۆ مناڵی دۆسیەی ئازاردان و عەزیەتدان و تند و تیژی بەرامبەر مناڵانی برسی هەژار فەقیر بێکەس ئەمان یعنی هەر دۆسیە بوون یەخیانەگرتین ئەو کەسانی لە ڕووی عەقلیەوە توانیان ئەو کەسانی توانیان عەقلیان با بڵێن لە ئاستی پێویستانی ئەو کەسانی کێشەی دەرونیان هەیە اینجا ژنانی هەڕەشێ لێکراوە اینجا زۆر کێشە هەبوون کە یەخەیە گرتین بەڕاستی ئێمەی لە بابەتەماندیەکاندا ئەماڵی ئەیکردینەوە بە ئینسانەکە بۆی وەکو ئینسان مامەڵە بکەین ئەمە شتێکی زۆر یعنی گەورە بوو و سەرڕای ئەوەی زۆر قرس بوو یعنی ئەتوانم بڵێ من بەشێکی سەرم لەوێ سپی کرد بەڕاستی سەرڕای ئەوەی زۆر قرس بوو بەڵام ئاسوودە بووین چونکە هەستمە کرد ویژدانە ئاسوودە بوو لەگەڵ هەستمە کرد ئیشێگەکەم کە بەڕاستی لەگەڵ خۆمان ڕازگۆم یعنی ئەمە زۆر مهم بوو کە خوای گەورە وەریگرتی بێ و ئینشاءالله لە ڕۆژی دواییە
لەو بەرپرسیارەتە ئەفومان بۆ دەربکات هەرکەم و کورتێکمان هەبوو بێ و ئەوەی کە کردومانە لێمان وەرگێ ئینشاءالله. مۆستا بەڕێبەراتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی سلێمانی واز لێ بێنین بگەڕێنەوە بۆ سەردەمی گەنجیت. حەزەکەم بزانم سەردەمی گەنجیت چۆن بەسەر بێت لە گەنجیا چی تەکرد ینی پێم وابێ گەنجێکی تۆزی حڕوک بوویت. ئەرێ وەڵا بەس لە سەردەمی گەنجیتەوە تاوەکو هەر بەڕاستی منیش و خەڵکی بەشێکی زۆری خەڵکی وڵاتە نە سەردەمی مناڵیمان هەبوو نە سەردەمی گەنجیمان هەبووە کاگرامبیان. سەردەمێکی تاڵ بوو بە تایبەتی سەردەمێکی تاڵ بوو، زەحمەت بوو، پڕ لە شەڕ و شۆڕ و مەشاکیل بوو، پڕ لە برسێتی و قات و قڕی بوو. مەسا من مناڵ بووم لە هەورامان لەدایک بووم 2 ساڵ لە خورماڵ بووین، دوای 2 ساڵ هەر بەهۆی شەڕ و شەڕی عێراقێرانەوە 2 ساڵ لە هەڵەبجە شەهید بووین، دوای 3 ساڵ لە سیروان بووین، دوای کیمیا بارانەکە ناچار بووین بچینە ئێران بەو هەموو زەحمەتەوە، دوای بە قاچاغ هاتووینەتەوە. ئەمە هەموو قۆناغی لە 12 ساڵی. اینجا دوایی لە ناو شاری سلێمانی ڕوبەڕووی گرتن و عەزیەت و زەحمەتی حیزبی بەعز بووینەوە. دوو برات لە ئەمنە سوورەکە شەهید ببێت، برایەکە دەستگیر بکرێت، خۆشت قاچاغ بی. ئەمانە سەردەمی مناڵی ئێمە بوو. چەند برا و چەند خوشک لە ماڵەوەسە؟ ئێمە 6 برا و 3 خوشکین. بەو دوبرایی کە ئەو دووبرایم شەهید بوو واتە ئێستا 4 برا و 3 خوشکین. باڵێ دایک و باوکت لە ژیانە ماوە؟ باوکم وەفاتی کرد پێرار، خوای گەڕافریکا لەگەڵ باوکی هەر کەسێک کە باوکی وەفاتی کردو گوێی لێمانە. خوافریکا ئینشاءالله دایک لە ژیانە ماوە. دایکم شکر بۆ خوا لە ژیانە ماوە و ئینشاءالله تەندروستی باشە لەگەڵ هەموو دایکانیەوە. ئەم وێنەیە ئەمە چیت بیرە خاتەوە پێم وابێت یعنی ماوەیەکی زۆر لەگەڵ ئەم وێنەیە خەریک بوویت چەند ساڵێکی زۆر هەتا توانی کتێبێکی لەسەر بنووسی بە ناوی کەیوان. توانی پێمان بڵێ کەیوان کێیە چی بوو چۆن ئەمە دەست کرد بنووسینی ئەم کتێب؟ ئەو وێنەیە بەڕاستی تاکە وێنە و بەڵگەیەکە کە هی زیندانەکان لە سەردەمی بەعستا گیرابێ و هاتبێتە دەرەوە. ینی هیچ کەسێک خەڵکی کە زۆر زەحمەتی کێشاوە هەر لە چلەکانەوە 60ەکانەوە 70ەکانەوە 80ەکانەوە جۆرەها خەڵک بە گروپی بچووک و گەورە ئەوانە ڕوبەڕووی دەستگیرکران و ئازار و ئەشکەنجەی بەعز بۆتەوە لە دایرەکانی ئەمن و هەواڵگری و هەواڵگری سەربازی. بەس ئەم وێنەیە تەنها وێنەیەکە هیچ شەید کێوان و هاوڕێکانی کە لە زیندان گیرا و هاتوۆتە دەرەوە دەست ئێمە کەوتووە و ئێستا ئێمە هەمومان وەکوول یەکێک لە یادەوەریە دۆکیومنت کراوە بە بەڵگەکان سەیریەکەین بۆی هەر کە سەیری وێنەکەیەکە هەر کەسێکی سەیری کا بەڕاستی تێگا ئەو کاتە گەنج لە چ دۆخێکا بوون لە چ بار و دۆخێکا بوون لە ناوچاوی ئەو گەنجانەوە هەزاران چیرۆگە خوێنیتەوە. من یەکێک لە بابڵێن ئەرکە زۆر قورسەکانم بە دۆکیومنتکردن و بە نووسینکردن و بە وشەکردنی ئەو چیرۆکە بوو لە زووە خەریک بووم لە 2014 دەستم پێ کرد بەڵام لەبەرەوەی چیرۆکەکە فراوانە. ڕاستە یەک چیرۆکی سەرەکی هەیە شەید کەیوان و هاوڕێکانی بەڵام لەناوە کۆمەڵی چیرۆکی زۆرتیا اینجا ژماری خەڵکەیوان زۆرە. کەیوان گەنجەکە تەمەنی ئەو کاتێککە دەستگیر کرا 16 ساڵ بوو دوای بەنای ئەوە ناود ناکەیوان لەبەرەوەی ناوی هەیە کەیوان و خەڵک بەو ناوەوە ناسیوێتی و شەید کەیوان خۆشی ڕێکخەری گروپ و ڕێکخراوەکە ناوی خوازراو بیان ناویەکی ڕاستەقینەیە کەیوان عەبدوڕەحمان ئەسکەندەر شەید کەیوان خەڵکی هەورامانە ماوەیەک لە خورماڵ و سیروان ژیاون دوای هاتوۆتە سلێمانی لە 86 لە سلێمانی ژیاون سەرپەرشتی و گروپی کردووە و ئەو گروپی ڕێخستووە کاری پەروەردەیان کردو بانگەوازیان کردو تەنانەت وەرزشیان کردو ئەو سەرپەرشتی کردو چالاکی دژی حیزبی بەعز مەسەڵەن بیریان لەوە کردوەوە تۆڵەی ئەنفال و کیمیا باران و ئەوانە لە بەعزکەنەوە یعنی ئەو خەیاڵە گەوریان یعنی خەیاڵێکی زۆر گەورە لە مەسئولیەتێکی هەستیان بە مەسئولیەتێکی زۆر گەورە لە چ دۆخێکە لە 1989 لە 1989 کە هێزە سیاسیەکان هەر هەموو پاشەکشیان کرد یعنی زۆریان لە ناو سنووری عێراقیشانەمان هەرێمی کوردستانانەمان هەموو ئاودیوی ئێران کران بۆ چونکە سەدام لە شەڕی عێراق و عێران وەستا و دەستی کرایەوە ئەو هەموو سپا و جەیش و هەواڵگری و دەستگای ئاسایشانەی بەکارهێنا بۆ سەرکوتکردنی ناڕزایی ناوخۆ بۆی بە تەواوەتی ئۆپۆسیۆن و هێزی خەباتگەری کوردی بە تەواوەتی کپ کردەوە زۆر بەتوندیش لە ناو شارەکان لەگەڵ ئەم گروپ ڕێکخراوانە مامەڵی کرد ئێستا ئەوە شەهیدانە هەیەە 15 ساڵە 16 ساڵە ڕێمیکراوە شەید کەوان خۆی 16 ساڵە شەید ئەحمەدی برام 16 ساڵ بوو شەید محەممەدی برام 17 ساڵ بوو کە ئەمە هیچ قانونێک هیچ ویژدانێک هیچ سیستەمێک کەم زڕێ ئەخلاقی تیابێ دەستنابا بۆ شەیدکردنی ئەمانە طبعا ئێمە لە ئەم چیرۆکەکە فراوان بوو بەڵام تر هەوڵم داوردەوردە بە ماوەی ئەو ساڵانە هەمویانم دۆزیەوە کە سوکاریان
دۆسیەکانیان و دۆکیومنتەکانیان سپاس بۆخوا دەستگای زۆریش لەگەڵمانە هاوکار بوون لەوە مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکە و دادپزیشکی سلێمانی و کەسوکاری شەیدەکان ئەو کەسەی کە ئازاد بوون هەموو ئەوانە بەڵام لە ساڵی ڕابردووە زۆرتریشم تیا کرد یعنی لە ماوەی ساڵێکی ڕابردووە توانم بڵێم تەفەڕوقێکی تەواوم هەبوو یەکلا بووبمەوە بۆ تەواوکردنی ئەو کتێبە سپاس بۆخوا بەهاری ئەم ساڵ چەندانە لە چاپکردنەوە 1000 نوسخەی لێ چاپ کراوە بەڵام 1000 نوسخەکە تقریبا ئێستا هیچمان لەبەردەستان نەماون چ ئەوەی کە لای خۆم بوو بە هەدیە ئەم بەخشی چ ئەوەشی لە کتێبخانەکان بوو هەردووکی تەواو بووە چاوەڕێ ئەوە کە ئینشەڵا لە چاپخانە تیراژێکی کەی لە ڕاکێشین لە ڕاگەاندنی کتێبەکەیە گریای لەسەر مەنەسەکە بەڵێ ئەمە بۆ ئەو دووبرایەت بوویان بەگشتی بۆ هەمووی بوو بەڵامی تر تۆ ئەوانی کە ڕاستەخۆ لەگەڵ جیاون پەیوەندیەکی خوێنیش لەگەڵ تا هەیە کاریگەری زیاترە لەسرت بەڵاستەبراکانت بیرە بەڵای چۆن من 12 ساڵ بووم بیرم لێ هەموو ڕووداوەکەشم بیریت گیراین و قاچاق بوون و ڕامان کرد و خۆمان شاردە و لە ماوەی هەفتەیەکە حەڤە ماڵمان کرد هیچ کەس نێوێرە تەنانەت جێمان کاتەوە مەسا هاتینە ماڵی خزمێکمان لە گردی مامەیارە لەوێ بەڕاستی هەر ساحێ ماڵەکە دوای دوو ڕۆژتی کاکە وەڵا هەواڵ بڵاو بۆ تۆ لە چایخانە ئەڵێن ماڵی عەبدوڵڵا لە هەر شوێنێک بن ئەو ماڵش هەر هەموو یەگرن هەر گرتنەکەش نا خانۆکەشیان تەختەکەن لەبەرەوە بۆ خاتری خوا شتێکمان لێ بکەن بە تووشی ئەمە نەبین تووشی بەڵا نەبین تر مەجبوری ئەمە ژماڵەکەمان بجێهێشت ئەم خزم ئەو ناسرا و تا ئەخیرەن لای ماڵی خاڵۆم گیرساینەوە کە بەڕاستی زۆر زەحمەت بوو بەڵام لەو چیرۆکە چییە خوێنیتەوە گیان فیدایی پابندی بە ئاین و بە بنەماکان خۆشەویستی نیشتیمان دژایەتی ستەمکار ئەمە زۆر گرنگە من لە نووسینەوەی کتێبەکە هەوڵم داوە ئەو کەسێک کە خوێنێتەوە بەم بیر و باوەڕانە بەهێز بێ ئێمە بێ ڕێگە نەدەین هیچ ستەمکارێک عەرەب بێ کورد بێ فارس بێ تورک بێ بە هیچ ناوێکەوە خۆی بسەپێنێ بەداخەوە ئێستا زۆر سیمای ڕەفتاری هەردوو حیزبی دەسەڵاتە بینی ڕێک بەعسییان هەیە یعنی بۆ نمونە خەڵک ناچارەکەن ڕسمی سەرۆک هەڵواسێ ئەمە ڕێک ڕەفتارەکەی سەدامە بۆ نمونە خەڵک ناچارەکەن ئەندامی ئەوان بێ ڕێک سەدامیان هەیە بۆ نمونە خەڵک ناچارەکان خۆش ئەوانی خۆش بێ تر لە ژێر هەڕەشەی پارە لە ژێر هەڕشەی موچا چەپڵیان بۆ لێم دەی خۆ باسی جوایە کرد ئەمە نابێت دەرسێکمان لە باس و لە سەدام وەرگرت بێ ڕێگە نەدەین جارێکی تر سەرۆت و سامانیە میلەتە بۆ جۆرە بەکارنێلێت و تۆ حیزبی سیاسی و سەرکردەکەی قەیچەکە با خۆشەویست بێ بەس لە ڕێگەی پرۆژەوە نە لە ڕێگەی خۆ سەپاندنەوە مەسەن بۆ نمونە حیزبی باس چییە کرد هیچ کەس یعنی دەرفەتی دامەزراندنی بە کەس نییەدا ئیلا بە جۆرێک لە جۆرەکانە بێ باسی بواە بۆ تۆش مەسەن دەرفەتی دامەزران بەس بۆ یەکێتی و پارتیە نابێ ئەمانە زۆر خراپن زۆر پڕمەترسین ئێمە هەرێمی کوردستان ڕاپەڕینمان کرد بۆ ئەوەی نا هەر ستەمکاری عەرەب لابین و ستەمکارێکی تر بە ڕەنگێکی تر بێ نا ئێمە ڕاپەڕینمان کردووە بۆی بەڕاستی میلەتەکەمان ئازاد بێ لە هەموو دیکتاتۆر و ستەمکاری و خۆسەپاندە خەڵک لەبەر جیاوازی بیرۆڕا لەبەر جیاوازی سیاسی لەبەر ئەوەی داوای نان و قوتەکان نەکوژرێ نەگیرێ دەستگیر نەکرێ لە زیندانەکانە کە گیرا مەسەن کەسێک تۆمەتێکی لەسەر ساغەکرێتەوە لە هەولێر یا سلێمانی تۆمەتێکی ڕۆبەڕوەکرێتەوە لە هەولێر یا دۆگ یا لە سلێمانی نابێ وەکو تاوانبار تەماشای بکەین عەزیەتی بەی لێی بێ بیگری سژنیکەی و تۆمەت و بەڵگە و شاهێد و ڕێگەی بدە و مەحامی و دادگا و بەپێی قانون ئەگەر تاوانێکی لەسەر ساغ بوویەوە سزای بدە بەس تۆ هەر لە ڕێگەوە مەسەلەن هەیە بەهۆ چەند حاڵەتی کوشتنمان هەیە لەسەر ئازادی و ئازادی بیرۆڕا مەسەن کاوە گەرمیانیمان هەیە ڕاستە و خۆ دیارنێکی کوشتی بەس خۆ دیارە هەر کوشتنێک با بڵێن بکوژەکە دیار نەبوو ئەوە قاعیدەیەکە لە هەموو دنیا باوە کە دەسەڵات لە پشتێتی مەسەلەن سەردەش عوسمان ویداد لە دوهۆک ئەمانە اینجا لە خۆپشاندانەکانی حەڤەی شوباتە لە خۆپشاندانەکانی 2020 گەنجی 16 ساڵ و 7 ساڵ شەهید بوو بە گولەی کێ بە گولەی هێزێک کە خۆی بە هێزی ئەم وڵاتە ئەزانێ باش چۆنە بەشتیوە ماوەسا 4 ساڵ لە پەرلەمان بووی بینیمان ینی هەوڵی زۆرتدا ینی دەنگت دلێر وەکوڵە لە ناو خەڵکە لە ناو پەرلەمانە ئەم جارش کاندیدی خۆتکانی کردوتەوە بۆ پەرلەمان ئینشاءالله کاندیدی ئەم جارش کۆمەڵ منی ڕاست پاردووە بۆ ئەرکە منیش بە خۆشحاڵیەوە شانمان لە بازنەی سلێمانی سەرۆکی لیستی پرۆژەتە ئەم جارە پشتیوان بەخوای گەورە ئەوەی پێشتریش فریانەکەوتین یا نەمانتوانی بۆ یانەکەوتی زۆرش فریانەکەوتی من زۆر شتم کرد زۆر شتم دەرز بۆ برد یعنی هەوڵمدا ئەو 2 ساڵ و نیوە نەشیانە هێژما مەسە پێما بێ ها زوو سەرۆکی پەرلەمان قسەکانی فڕی زۆربەی کێشەکانی تۆ ئەوە بووکە لەگەڵ سەرۆکی پەرلەمان
ئەگەیشتە بابەتە حساسەکان ڕاستە یەکسەرێت کاتەکە ینی کاتان 5 دقیقەمەوە قسە بکەن کات بەپێی بە پەیڕەوی ناوخۆ هێندێک کات 2 دقیقە هێندە جار 2 دقیقە هێندە مۆزوعێکی حساس ئامادە دقەتەوە بێت هێندێک گفتوگۆ 2 دقیقە هێندێکی 3 دقیقە هێندێکیشی گفتوگۆی پرۆژە یاساکان زیاترە 5 دقیقە احتیاطی کراوە بوو هێندێکیان هێندە جەلسەی چاودێریشتەنان لێ با بڵین گفتوگۆی کێشەی خەڵک چاودێری بوو جارێکیان من نزیکە 7 دقیقە قسەم کرد ئەو کاتێ وەزیری سامانە سروشتیەکان و دارایی و هێندە وەزیری کە لەوێ بوون یعنی ڕاستە ئەو جارانی کە مەسەلەن تۆ فریان ناکەوی کێشەکە هەمووی بکێنی 2 دقیقە ئەوە بەس بەهەرحاڵ بەشێک لە کاری پەرلەمانتاری ئەو قسەکردانەیە لەناو هۆڵەکە بەڕاستی گرنگن و پەرلەمانتاری یەکێک لە ئەرکەکانی ئەوەیە کە لە بری میلەت لەویا لەو مینبەرە ڕسمیان قسە بکە بەس بەشێکی زۆری لە پشت ئەو با بڵێن ئیشەکان لە پشت ئەو دەرکەوتنانەیە بۆ نمونە بە دوواداچوونە پرسیارە پرساندنە و ئەم ئەرکانە با بڵێن هیچ کەس خەڵک نایانبینێ بەڵێ وەکو پرۆژی ئامادەتان هەیە ئەم جارە بەڵێ من لەو 2 ساڵونی واویستم ئەمە بڵێم لەو 2 ساڵونی وام حساب کرد قەت نایەمەوە پەرلەمان لەبەرەوە هەرچیم توانی کردم بۆچی بۆی ژیانی خەڵک باشکردن بە دەرکردنی یاسای نوێ بە هەموارکردنی یاسا بە چاودێری حکوومەت بە لێپرسینەوەی بە باشکردنی با بڵێن لە ڕێگەی بە دوواداچوونەوە باشکردنی خزمەت گوزاریەکان بەڵام بۆچی بەشێکی زۆریان نێگەشتان جام لەبەرەوەی ئێمە ژمارەمان کەم بوو لەناو پەرلەمانە ئەوانی فراکسیۆنی بوون بەڵا یەکێتی و پارتی زۆری نەبوون لەگەڵ پێکاتەکان چۆنیان ئەویست زۆرینە ئاواتیانە پەڕان فراکسیۆنی کۆمەڵ تەنها 7 کورسی بوو فراکسیۆنی یەگرت و 5 کورسی بوو هینەوەی نوێ 8 بوو دوایی هاتەوە 4 دووسیاندام پەرلەمانی ناڕازیش لەگەڵ منە هاوکار بوون ئەم ژمارەش کە نزیکەی 16 حەڤە هێندە جارە گەشتە 20 بۆ هێندە حاڵت 21 بوو نەگەشتە ئەوەی بەڕاستی لێپرسینەوە لە حکوومەت بکەیت متمانی لێ وەرگیتەوە وەزیرێک بێنی لێپرسینەوە لێ بکەی پرساندنی بۆ بکەی پرساندنەکە بەریتە قۆراغی وەرگرتنەوەی متمانە ئەمەمان بۆ نەیەکراوە ئەگەر نا بەڕاستی ئیشی زۆرمان کرد بەسەر لە پرۆژە یاساکانە دەستەی سەرۆکاتی پەرلەمان وەک چۆن پرۆژە یاسای حکوومەت و لایەنەکانی دەسەڵات و فراکسیۆنەکانی دەسەڵاتی ئەهێنایە بەرنامەی کارەوە و ئەولەوێتی پێدان هی ئێمەی وەلانە یعنی ئەگەر ئێمە زۆری نەبین لە پەرلەمانە بەڕاستی ئەوانە بۆ جۆرە نابێ یعنی ئەتوانین ئەو یاسانی کە خەڵکەیەوێ ئەو بڕیارانێک کە خەڵکەیەوێ ئەو چاودێری و لێپرسینەوەی بۆ حکوومەت کە خەڵکەیەوێ ئێمە ئەوانە بکەین طبعاً ئێمە تمۆحی ئەومان نییە بە تەنها لە پەرلەمانە ئۆپۆزیسیۆن بین ئێمە بە جدیەتەوە کارێکین کە ئەم سیستەمە بە تەواتی بگۆڕی بەڵام مەرجەکەی ئەوەیە خەڵک پشتگیرمان بێ بەڵێ ویستم ئەوە بڵێم ینی کاتی بەرنامەکەش خەریکە کۆتاییە خەڵک زۆر ناومێدە لە دەنگدان ینی من زۆر خەڵک کە ئەیبینم ئەڵێ دەنگ بدەین یانەیەین هیچ لە وەزعەکە ناگۆڕێ ینی پەرلەمان هیچی نەکردووە یان با بڵێن حیزبەکان هیچیان نەکردووە تۆ ئەگەر پەیامێکی کورتت هەبێ بۆ دەنگدەران دەتەوێت چیان پێ بڵێ بۆی کە بیسەلمێنی کە پەرلەمان گرینگە دەنگدان گرینگە ئەمە دامەزراوێکی یاساییە و شوێنی یاسادانانە خۆی لە ڕاستیاوانە ئەگەر پەرلەمان زۆرینەکەی ئەو لایەنانە بن کە خێر و خۆشیان بۆ ئەم وڵاتە ئەوێ دامەزراوایان ئەوێ یاسا سەروەریان ئەوێ ئەیانوێ سەروەتی ئەم وڵاتە بچێتەوە خەزێنی گشتی هەبێ سندوقەکان پارێزراو بن زۆرینەی پەرلەمانی لەو هێزانە بێ لە 100 گۆڕانکاری ڕوادا ئەوەش معجیزەی ناوێت تەنها بەشداری خەڵکیەوێ ئەم جارە زۆریش نا نزیکەی ملیۆنی نوێک خەڵک بچێت دەنگ بدا بەلایەنەکانی دەرەوە یەکێتی و پارتی بەدڵنیاییەوە گۆڕانکاری ڕیشەی لە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیە وەڵێم لە ڕووی با بڵێن تەوازن لە ڕووی داڕشتنەوەی هێزەکانەوە ئەڵێم لە ڕووی دروستبوونی حکوومەتێکەوە کە حکوومەتی خەڵک بێ ئەڵێم گۆڕانکاری گەورە ڕووەدا پاشان پرسیارێکی تریاتە پێشەوە ئەویژەوەیە کە خەڵک نەچێت بۆ هەڵبژاردن چی ڕووادا هیچ ڕوونادا 2010 لە 140-50-60 لە هێندە پارێزگا نەچوو بۆ هەڵبژاردن هیچ ڕووی نەدا یەکێتی و پارتی باشتریش بە ناوی زۆرینەی میلەتەوە ئەو ساگەندەڵیەکان بەردەوام بوون بە ناوی شەرعیەتی پەرلەمان و زۆرینەیانە ناو لە هەڵبژاردنەکانە مەسەلەن ئەم جۆرە حکومەتداری خراپەیان بەڕێوە بردو ئیدامەیان پێدا هەر زۆر خراپیشە ئەسڵان خەڵک بایکۆتی کرد پەرلەمان بەردەوام بوو حکوومەتەکە یەکێتی و پارتی بەردەوام بوو زۆڵ مستەم بەردەوام بوو نەعەدالەتی بەردەوام بوو بایکۆت نەبوویە هۆی بچووکترین بڕیاری چاک لە کوردستانە بچووکترین دۆخی سیاسی لە کوردستانە نەگۆڕی بۆیە باشترین حل ئەوەیە خەڵک بچێت بەشداری بکە ئەو دەرفەتەی خۆی وەرگێت دوو قازانجی لەکە یەکەم بە دەنگنەدان بە یەکێتی و پارتی ئەمە محاسەبەیەکە چونکە ئەم دوو هێزە هێزی هەتا بڵێ خراپن هێزی هەتا بڵێ گەندەڵن هێزی هەتا بڵێ خراپەکارن بەرامبەر بە خەڵکی کوردستان دەرفەتیشان پێدرا نۆدانەکابینە پێنج خولی پەرلەمان سەرۆت و سامانیان لە بەردەست بوو دامەزراوان دروست نەکرد یاسایان جێبەجێ نەکرد مەسەڵەن خۆیان دەوڵەمەند کرد خەڵکیان واز لێنە پرۆژیان نەکرد خزمەت گوزاریان نەکرد
سەرنجام شایستەی سزادانن ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم پشگیری و هێزانە بکەن کە ئەهلی خێر و ئەهلی چاکەن، ئەیانەوێ ئەم وڵاتە لەوە زیاتر لاواز نەبێ، ئەیانەوێ نەعەدالەتی لەوە زیاتر ڕۆنەچی، ئەیانەوێ گەندەڵی لەوە زیاتر بەردەوام نەبێ. تۆ بەم دەرفەتی دەنگدانە لانی کەم مەسئولیەتەکە خێتە سەرشانی ئێمە کاگڕامیار، ئێمە خێتە ژێرباری بەرپرسیارەتیەکەوە بەڕاستی ئەو هێزانەشی کە قووەتی خۆیان هێزی خۆیان لە شەرعیەتی خەڵکە وەرەگرن ئەوانە ئەچنە ژێرباری داوای خەڵک. بەڵام هێزێک کە بیر لەوەیە کاتەوە بە پارەکەی و بە بنەماڵەکەی و بە چەک بمێنێتەوە زۆر بەلایەوە گرنگ نییە خەڵک چیڵێ و چیناڵێ. با من یەک نمونەت بۆ بگەڕمەوە کاگرامیان تازە بە تازە چوو بوومە پەرلەمان، هاوڵاتیەک تەلەفۆنی بۆ کردم زۆر تون تووڕە هاواریە کرد، وتم بەسەر چاو ئێمە یعنی داوای تۆ ئەکەین بە دڵنیاییەوە لە ناو پەرلەمانە لە دۆی پەرلەمان بەڕێکاری پەرلەمانی هەرچی بۆمان بکرێ دیفاع لە تۆ و موچەکەت و قوتەکەتەکەین. هاتە سەر هێندە مناقەشە کە من دەرفەتی ئەوم هەبوو ئەم پرسیاری لێ بکەم، وتم توخوا یەک پرسیار وتی بەڵێ، وتم هەڵبژارنی ئەخیر چووی بۆ دەنگدان بەشداریت وتی ئەرەوەڵات چووم، وتم توخوا پرسیارێکی کەش ئەگەر پێت ناخۆش نییە خۆ من تۆ دەنگێ بە هەر کەس دابێ دەنگیشی نەدابێ هەڵ بەشداریشی نەکردبێ من هەر پشگیری تۆ ئەەکەم پشگیری ئەندام ولایەنگیری کۆمەڵ بێ و نەبێ یەگرتو بێ بێلایەن بێ بەشداری کرد بێ نێک تەنانەت مسلمان و مەسیحی بێ لەم وڵاتا بێ ئێمە ئەرکمانە بەرگری لێ بکەین ژیانی بپارێزین عەدالەتی بۆ بگەڕێنینەوە بەس خوا دەنگت بەکێدا وتی دەنگم یەکێک لەم بەم لایەنانەی دەسەڵاتدا هێوتم کاکە تۆ بە دەنگدانت بەم لایەنەی دەسەڵات 20 کورسی و 40 کورسی و 50 کورسی و 60 کورسی و ئەو تا زۆرینەی پەرلەمانی دروست کردووە کە دەستیان خستۆتە قوڕگی تۆش و ئێمەش ناڵن لە پەرلەمانەوە هاوارەکەی تۆش بکەین هاتووی محاسبەی منەکەی کاکە ئەڵێ هاوارێکمان بۆ بکەن عەزیزم ئەو کاتەی دەرفەتی دەنگدانت دەسەکەوێ چاوەکەم زایەی مەکە والله ڕۆژی دوای هەڵبژاردن پەشیمانە بیتەوە ڕاستە ڕۆژی دوای هەڵبژاردن پەشیمانە بیتەوە کە نەچووی بۆ دەنگدان پەشیمانە بوویتە ئەبیتەوە لەوەی دەنگتدا بە بەردەوامی ئەم دۆخیکە لە کوردستانەوەی تر بە خەڵک پێیان لێ بێ بۆیە مەسەڵمەر پەیامەکەی ڕوونە زۆر ڕوونە بۆ دەنگدەر بکەشتە دەرفەتێکی زێڕینە ئەمە مافی تۆیە خۆی بە 4 ساڵ جارم ممارەسەی پێی ئەوە تا ڕێگە نادەن 4 ساڵ جارێکش ممارەسەیکەی بوو بە 6 بوو بە 6 ساڵ کە 6 ساڵەکە دەرفەتەکەت دەستکە و بڕۆ لێیان بپرسەرە و محاسبەیان کە سزایان بدە بە دەنگەکەت ئەوە یەک دووەم وەرە ئێمەش پەرژێر بەرپرسیارەتی کاکە لە پەرلەمانە فراکسیۆنی کۆمەڵ بکەنە 30 کورسی ئابزانە دیفاع لە تۆکەنیاننا ئابزانە پێخواردنیداننا کاکە ئەگەر ئێمەش هەڵەمان کرد هەڵبژاردنی داهات و سزامان بە بەس تۆ هێزێک لەگەڵ دینت ڕازگۆیە لەگەڵ ژیانت ڕازگۆیە دیفاعت لێکە دیفاع لە یاساکە لە دامەزراوەیەکە بۆ دەنگی پێنادەی پاشە من کاگرامیار من حتا توانیمە لە ناوهۆڵی پەرلەمانە بەڕێکاری پەرلەمانی یاسا کاکە دوای یاسا پەرلەمان لە دادگاکانەوە دوای ئەوە لە میدیاکانەوە لە ڕای گشتیەوە لە خۆپشاندان و دیفاعم لە خەڵک کرد من هەرەوەم پێکرێ بەڵام ئەگەر ئەم حەود نەبم سی بم جیاوازی زۆر زۆرە ئێمە توانین هەر کەسێ حکوومەت بێ تەنانەت کۆمەڵیش لە حکومەت پێک بێنێت زۆری نەبێنێت کۆمەڵ و لایەنەکانی تری ئۆپۆزیۆن زۆری نەبێنن کە دوور نییە هەڵبژانی ئەم جارە ئەو ڕووبدا زۆری نەبێن حکومەت دروستکەن ئێمە لە پەرلەمانە هەر چاودێرە بین بەسەر حکومەتەوە چۆن ڕێگە ئەدەین حکومەت بە ئارەزوی خۆی مامەڵە بکا لەگەڵ سەرۆت و سامانیە میلەت ماسە زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ تۆ گفتوگویەکی باش بوو تۆش نازانم هەمە ڕەنگ بوو کۆمەڵایەتی بوو سیاسی بوو ئەرەوەڵا خۆش بوو ژیانی تایبەتی بوو دەستان خۆش بێ و لە خزمەتان سپاس بەرنامەیەکی تازە و جوانەوە هەم بە دڵی تۆ بە دڵی بینەرانیش بوو بێت ئەمە یەکەم بەرنامە منیشتان تاقی کردەوە لە بەرنامەکە لە کەموکوڕیمان بوون هەم بینەران هەم جەنابی هیوادارم زۆر زۆر سپاس دەکەم یەکەم جێگەی ڕەزامەندی خوای گەورە بێ و دووەم بەدڵی ئێوەش بوو بێ بەدڵی بینەرانیش بوو بێ ئینشاڵڵا لێرە قسەی باش و چاک و لە بەرژەوەندی گشتیەکرێت ئینشاڵڵا هەڵەدەین بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا لەگەڵمان نبوون چاڕوانی ئەڵخە و بەرنامەی تربن ئەمە یەکەم ئەڵخە بوو تۆمارمان کرد پشتیوان بەخوا بۆ بەرنامەکانی تر شەر بەدەوام بین خواتان لەگەڵ